دەسەڵات و یاسا زۆر بەباشی ئەتوانێت ڕێگری بکات لە نەهێشتنی گفتار و وتاری ڕق و کینە کە بەداخەوە دیسان بەداخەوە ئەڵێم لە عێراقا لە چوارچێوەی دەستور و یاسایە بە هیچ شێوەیەک بابەتی میدیا و سۆشیال میدیا بە شێوەیەک ڕێک نەخراوە کە هەم میدیاکاران بتوانن ئازادی ڕادەربڕین یان ممارەسە بکەن ئەزمون بکەن و هەم ڕێگری بکرێت لە گفتار و وتاری ڕق و کینە کە هیوادارم ئەمە هەنگاوی بۆ بنرێت لەسەر ئاسی ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان ئەمریکای بینین بەشێکە لەو هەنگاوانە بەڵام هێشتا بەس نییە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە هەمان شێوە ئەمەش هەر بەشێکە لەو هەوڵانە بەڵام ئەو شتێک کە من ئەمەوێ زۆر جەختی لەسەر بکەمەوە میدیایە لەگەڵ خۆمان لەسەر ئاستی تاک میدیا زۆر بە ئاسانی ئەتوانێت جەنگ بەرپا بکات لەسەر ئاستی جیهانیش و ئەتوانێت ئاشتی بەرپا بکات لەسەر هەمان ئاست ئێمە وەکو میدیاکار یان وەکو هەر هاوڵاتێکی ئاسایی ئەتوانین لە ئاستی خۆمانەوە کە ئەمە لەوانەیە زۆر بەسیط پێ منەیڵێم بەڵام زۆر کاریگەری هەیە لایککردنی گفتارێک یان وتارێکی ڕق و کینە لە فەیسبوک لە ئینستاگرام لە هەر شوێنێک بێت بەس بە لایککردنی تۆ ڕۆڵێکی گەورە بینیت لە بڵاوکردنەوەیە و بە لایک نەکردنیشی دیسان ڕۆڵێکی گەورە بینیت لە ڕێگریکردنیە ئەمە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی میدیایی بێجگە لە ڕێکخستنەکەی میدیاکاران ئەبێ زۆر وریابن لە ئاراستەکردن. المسيحية الكل يعرف هي الرجاء الصالح لبني البشر، المسيحية هي السلام، المسيحية هي المحبة، محبة الله، المسيحية هي مكملة للتوراة. الكل يعرف الوصايا العشر اللي عندنا المسيحية نطبقها بكاملها في المجتمع. علمنا المسيح سلاما أترك لكم سلاما أعطيكم، يعني كل الكلام هو السلام، هو صانع السلام بس. يقول أحبوا أعدائكم صلوا من أجلهم، يعني إحنا من ضربك على خدك فحوله الآخر. فدائما يعني النطق مالتنا والنقاش والتوراة والإنجيل اللي بشر بالسلام ومكمل للتوراة طبعا. لوحدانية البشر وتعاون البشر وتعايشهم مع بعض، ومن البهائيين بوحدة العالم الإنساني. الهدف الرئيسي من البهائية هو وحدة العالم الإنساني، والمبادئ اللي نحاول إنه دائما نحققها ونحاول نعمل عليها هي يعني العفو، نمحي التعصبات، المساواة بين الرجل والمرأة، تحرر الحقيقة، كلها هاي الصفات تساعدنا إنه نحاول نحقق الوحدة والسلام بين البشر. وطبعا يعني البهائيين حال الآخرين يشاركون جيرانهم وأصدقائهم احتفالاتهم وأعيادهم، وأكيد هذا كله يساعدنا إنه نحقق هدف الدين البهائي واللي هو وحدة العالم الإنساني. معلومات و زانیاری هەیە بەرامبەرەکان لەسەر ئاین کە بیزانێ وەک جەنابتان ئێوە ڕاپرسێکتان کردبوو من بۆ خۆم جێگەی نیگەرانی بوو کە لەناو کۆمەڵگەی سلێمانیە لەناو شاری سلێمانیە تا ئێستا هەندێک کەس هەیە نازانێت کارکەی چێکە لە کاتێکا کارکەیی بەشێکە لە کورد بەش عادەت و تەقالیدی کارکەی بەشێکی دانەبڕاوە لە عادەت و تەقالیدی کورد وەکو جەنابیش کە وتی هاتی بووە لە هەوڵی کە جلوبەرگی خۆتان بپۆشی وتم جلوبەرگی ئێمە جلوبەرگی کوردیە تەنها ئەوەندە هەیە شتێنەکەمان لەجێ ئەوەی چەند ئەڵقەکانی چوار هەیە واتە لەوە بەڵام من بۆ شێوە نایبەستن لەبەرەوەی هەشت مەتر زیاتری پێویستە واتە ئەو چوار ئەڵقەیەش پاکی و ماسی وستی و ڕەداکەیە زۆر جار کە ئینسان سەربەست کراوە لەوەی کە ئەڵێ دەقێک هەیە لە ئەینی یارستانە ئەڵێ دەست و دڵی وێ بکە بە شەڕە هەر کارێ بەدەن ئانە مەکەرە ئەڵێ دەست و دڵی خۆت بکە بە شەڕی خۆت دەست و دڵی خۆت لە هەموو شوێنێکە لە هەر شوێنێک هەی بکە بە شەڕی خۆت هەر کارێک خراپەوە مەکە واتە هەر کارێک ئەقڵی خۆت دڵی خۆت کە بگاریاندا ئەم کارە خراپە ئەبێ لێ دوورکەویتەوە نی یەکێک لە پیرۆزترین خەسوەتەکانی ئەینی دەردەشتی مافی ئافریدەکان خدا ئافریدەیە ئافراندنی کردووە ئافریدەیە هەموو مەخلوقەکان لە ئەینی دەردەشتیدا چ مرۆڤ چ جاندار چ سروش هەموویان وەکو یەک تەماشا دەکرد
بە هیچ شێوەیەک جیاوازی لە بینی مرۆڤەکان دانیوێت لە ڕوونەژادەوە لە ڕوونەگەردەوە لە ڕوودینەوە لە ڕوونەتەواتیەوە تەنانەت لەناو ئاینەکەشدا جیاوازی لە بینی ژن و پیا و دانیە هەر ژن و پیا و هەر هەمویان دەتوانن لە ئاینەکان بەدەست بێنن و بتوانن زیارەتی هەموو کارەکانی کۆمەڵگا ئەنجام بدەن لەبەرەوەی زەردەشتی پێی وایە کە مافی مرۆڤێک وەکو بولبولێک مافیەیە وەکو درەختێک مافیەیە ئەم دادپەروەریە بە تەواوی لە ئاینەکە ڕەنگی داوەتەوە چالاکە پێکاتۆ لەوەی کە باز لە پرۆژەی مستاواتەکەین واتە یەکسانی لە نێوان مرۆڤەکان و نەهێشتنی ڕق و کین و قسەی نەشین لە سۆشیال میدیا بەرامبەر ئاینەکان واتە بۆ من ئاینێکی مسلمانم هەیەیەکی کە مەسیحی پێویست ناکا کە من قسێکی ناشرین بەرامبەرکەم و قبولکردنی کەسی بەرامبەر یەکتری و ئەم ڕۆژ هەستین بۆی کە خەڵاتی چەند کەسێک بکەین لەژێر باڵۆزی ئاشتی و ئازادیە شادڕخانی پەیامنەر باسی لە پرۆژەیە کرد کە بەرامبەر ئاشتی و ئازادی بەرامبەر کەسەکان بێ و دواتر پانەڵێک ڕێکخرا لەلایەن نوێنەرەی ئاینەکانەوە کە لە دایرە و قافەوە هاتبوون و دوای تریش خەڵاتی ئاشتی بۆ کەسانە ئەیرە کە لە بواری ئاشتی و ئازادیە کاریان کردو مەبەست لە پانەڵەکە ئەوەیە کە ئێمە ئەوە بگەینین کە کاریگەرێکی وەمە لەسەر کۆمەلگا هەبێ کە تاکی بەرامبەر قوبول بکەین و قسەی ناخۆش و دڵشکێنیان پێ نەڵێن لە بەرەوەی ڕای جیاوازەکانیشمان قوبول بە ئێمە هەڵبەت خۆی گرنگەکەی لەوایە کە تا بەرەو پێشترەوە بڕۆین خەڵکی زیاتر و زیاترێتە ناو شارەکەمانەوە ینی تێکەڵایەکی زیاتر ڕوئەیە و لاانە پێشتر شوێنی مەسیحەکان لەگەڵ مسلمانەکانیان زەردەشتەکان جیازوی بەڵام ئێستا بۆ ناڕێتە ناو بازاڕوانە یەک دنیا مەسیحی و زەردەشتی و عەرەب و کلدان و ئاشورە لەگەڵا بەرەوە تۆ بێ ئاگاداری ئەوبی کە کەسی بەرامبەر چۆن و چۆن تەعاملی لەگەڵاکەی ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆشیاری مرۆڤەکان زیاد بکەین و چۆن لە مەکتەبە ئێمە مافی مرۆڤمان هەیە بۆ دەرسێکی واشی تیابێ کە ئەوە بگەێنە کە تۆ بە کەسی بەرامبەر قبولکە بەڕای جیاوازی شەوانە نەک تەنها لەناو بازنێکی بچووکە تۆ ڕاکانی خۆوت و هەر لەناو ئەو ڕایەبی لە دەروی ئەو بازنێژەتوانی بکەیتەوە